تیوار نهێنی و وردەکاری ڕێکەوتنی یەکێتی و پارتی ئاشکرا دەکات. کورسیەکەی نێچیروان بارزانی گرێ کوێرەکەی و قوبا تاڵەبانیش داوای کورسی هاوڕێکەی دەکات. ماوەی زیاتر لە 7 مانگە دەرگای پەرلەمانی کوردستان لە چاوەڕوانی میوانداریکردنێکدایە و هەمووان چاویان لەسەر ئەو میوانداریەیە، بەڵام هێشتا خاوەنخانەکان نەگەیشتوونەتە ئەنجامێکی دیاریکراو. یەکێتی و پارتی لە سەرەتای دانوسانەکانەوە تا ئێستا 28 کۆبوونەوەیان ئەنجام داوە، جگە لە 4 کۆبوونەوەی لووتکەی دووقۆڵی و 4 قۆڵی لە نێوان مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانی، نێچیروان بارزانی و خوبات تاڵەبانیدا کراوە. ئەوەی لەو کۆبوونەوانەدا تا ئێستا ڕێکەوتنی لەسەر کراوە تەنها پرەنسیپی چۆنیەتی ئیدارەدانی کوردستانە بۆ 4 ساڵی تر و چۆنیەتی ئیدارەدانی کەیسی نەوت و غازە. یەکێتی و پارتی دووقۆڵی لەسەر پرسی غاز، نەوت و مەلەفی بەغدا و دەرەوە تا ڕادەی ڕێکەوتن گەیشتون بە ئەنجام. بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر کورسیەکەی سەرۆک کۆمار و پارێزگاری کەرکووک گرنتی زیاتری لە پارتی دەبێت. بەپێی زانیاریەکانی تیوار، قوبا تاڵەبانی لە دوو کۆبوونەوەی ڕابردوودا 2 جار داوای پۆستەکەی نێچیروان بارزانی هاوڕێی لە پارتی کردووە. هەرچەندە نێچیروان بارزانی نیگەران بووە لە خواست و تەماعی هاوڕێکەی، بەڵام ئەوەی تیوار زانیویەتی ئەوەیە کە قوبا تاڵەبانی نیازی دانیشتنی لەسەر کورسیەکەی نێچیروان بارزانی نییە، بەڵکو دەیەوێت پێدانی کورسی سەرۆکایەتی هەرێم بکاتە بەدیلی کورسیەکەی سەرۆک کۆمار لە بەغدا. تیمی یەکێتی بە تەلەفۆن بە پارتیان گوتووە ئەگەر بڕیار بێت لە خواست و داواکاری خۆمان پاشگەز ببینەوە، ئەوە پارتی بۆم جارە لە بەغدا لە کاتی دەنگدان لەسەر پۆستی سەرۆک کۆمار وەکو جارەکانی تر نابێت کاندیدی هەبێت و گرفت بۆ یەکێتی و کاندیدەکەی دروست بکات. پارتی بەناڕاستەوخۆ بەم داواکاریە یەکێتی ڕازی بووە، بەڵام هێشتا وەڵامی یەکێتی نەداوەتەوە و ئەوانیش دەیانەوێت دوایین وەڵامی تیمە سەوزەکە بزانن. ئەوەی تیوار زانیویەتی، یەکێتی و پارتی لەسەر پرسی گەڕانەوەی ئەمریکیەکان بۆ سنووری سلێمانی و پێدانی غازی ناوچەکە بە 2 کۆمپانیا ئەمریکیەکە و کەمکردنەوەی هەژمونی ئێران لە سنووری سەوز ڕێککەوتون. بۆ 4 ساڵی تر ئەوەی پارتی داوای دەکاتەوەیە کە بڕیارەکانی سەرۆکوەزیران چۆن لە زاخۆ جێبەجێ دەکرێن، هەر بەو جۆرەش لە هەورامان و گەرمیان کاریان پێ بکرێت. هەر بۆیە چەند جارێک بارزانی باوک و کوڕگوتویانە ئەمجارە دەبێت یەک حکوومەت و یەک بڕیار دروست بکرێت و بە کەمتر لەوە ڕازی نابن. تیوار لە ڕێگای چەند سەرچاوەیەکی باڵاوە زانیویەتی کە بۆ ئەمجارە یەکێتی داواکاریەکی نوێی هەیە و قوبا تاڵەبانیش چەند ڕۆژێک لەمەوە بەراماژەیەکی درکاند، کاتێک لە بەردەم میدیاکاندا گوتی پێتان سەیر نەبێت ئەمجارە یەکێتی داوایەکی نوێی هەبێت و ئاساییە. تیوار زانیویەتی ئەمجارە یەکێتی داوا دەکات پۆستی وەزارەتی ناوخۆ بەرامبەر بکرێت بە پۆستی پارێزگاری کەرکووک، واتە ئەگەر یەکێتی دەستبەرداری وەزارەتی ناوخۆ بێت، ئەوا دەبێت بۆ هەڵبژاردننی ئەمجارە پارتی لە کەرکووک بێ هیچ چەند و چۆنێک سەرێشە بۆ یەکێتی و کاندیدەکەی دروست نەکات. پێکێنانی کابینە نوێیەکە لە کۆتاییەکانی نزیک بۆتەوە، بەڵام هەردوو لا بە وردی و بەتوندی سەرقاڵی جێبەجێکردن و جێگیرکردنی داوا و خواستەکانیانن. بە جۆرەیەک نایانەوێت ئەزموونی خولی ڕابردووی حکوومەت دووبارە بێتەوە کە یەکێتی نزیکەی 9 مانگ تیمی وزار و جێگری سەرۆکوەزیرانی لە کابینەکەدا کشاندەوە.